سڵاوت لێبێ بەڕێز نەوزاد سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 بۆی دڵنیایی بدەینە هاوڵاتیان لەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستان پیادە تێئەپەڕێت چۆن توانراوە کۆنتترۆلی بازاڕەکان بکرێت چۆن چاودێری بازاڕەکان دەکرێت ئایا دۆخی بازاڕەکان بە چ شێوەیەک؟ سەرەتا بەناوی خوددا سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانتان هەروەک ئاگادارن ئێمە لە سەرەتایی هەموو ئەو بۆنە ئاینونەتەوایانەی کە دروست ئەبن کۆبوونەوە بە بەڕێوەتی چاودێری بازرگانی شارەکان دەکەین بۆ ئەوەی کە لیژانەکانیان فراوان بکەن و بتوانن لەناو بازاردا بن بۆ ئەوەی بازار یا هاوڵاتیان دوور بن لە ئیستیغلالکردن بەوەی کە هەندێک لە بازرگانەکانیان خاوەن مۆڵ و مارکێتەکان ئیستیغلالی ئەو بارودۆخەی بکەن کە خواز لەسەر کاڵاکانیان زیادە بێ نرخ زیاد بکەن. لە سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆزە لەبەرەوە بۆنێکی ئاینی خۆتان دەزانن خواز لەسەر هەندێک لە کاڵا خۆراکیەکان زیاد دەبێ ئێمە ئامادەسازیمان کرده بوو ئەو شەڕەی ئیسرائیل و ئەمریکا و کۆماری ئیسلامیشی هاتە سەر بارودۆخی بازار تقریبان لە سەرەتاوە کەمێک شڵەژانی پێوە دیار بوو بەوەی کە خەڵک دەترسا لەوەی کە کاڵا لە بازاردا نەمێنێ بەڵام ئێمە وەکتی مەکانی چاودێری بازرگانی وەکو بڕواتی گشتی بازرگانی و لەسەر ڕاستپاردەی جەنابی بریکاری وەزارەت بۆ کاروباری بازرگانی لیژنەکان کۆبوونەوەی بەردەوامان پێکردن و لیژنەکانمان فراوان کرد لە بازاردا لەسەر ئاستی کوردستان طبعاً وەتوانیمان لەم ماوەیەدا ئەوەی کە پێمان بکرێ زیاتر لە 3000 سەردان بۆ شوێنەکان بە شوێنە تایبەتەکان بە تایبەت و شوێنانەی کە کڕین و فرۆشیان تێدایە لە ڕووی کاڵا خۆراکیەکان و شیرەمەنیەکان و سەربڕخانەکان ئەو شوێنانەی کە پێویستن لەو 3000 سەردانە ئەتوانم بڵێم تقریبا نزیکەی 200 سەرپێچیەک تۆمار کراوە بەڕێز نەوزاد لە بۆنەکانی تر لە ساڵانی تر کە دۆخەکە بەم شێوەیە نەبووەکو ئێستا لە ناو دۆخێکی نەئاسایی نەبوون تیمەکان چەندێک بوون یاخود ژمارەی ئەو لیژنانی کە دانرابوون چەندێک بوون ئێستا چەندێک زیادی کردووە بۆ بەهۆی ئەو دۆخەوە بۆ ئەوی کە زیاتر کۆنتترۆڵ بکرێت ئێمە لە کاتی یاساییدا لیژنەکانمان بەیانیان دەرەچن و ئێوارانیش دەردەچن بەڵام لە کاتی بۆنە ئاینونەتەوەیەکان هەیە لە بۆ مناسبەیە لە کاتێکی بەو شەوەی کە ئەزمەیەک دروست ئەبێ لیژنەکان فراوان دەکەن ئێستا حاڵیەن بەیانیان لیژانمان هەیە دوانی ڕوان لیژانمان هەیە نەک تەنها لیژنەیەک و چەند لیژنەیەک لە دوانی ڕوان پارشێوانی ژیان شەوانیش لیژنانمان هەیە بۆ ناو بازار چونکە خۆتان دەزانن شەوانی ئێستا بازار هەیە بۆیە لە هەموو شار و شارۆچکەکان ئەتوانم بڵێم ئێستا لە قەزا و ناحیەکانیش بڕاوەتی چاودێری بازرگانی بە هاوکاری لیژنەکانی قایم قامیت بە هاوکاری لیژنەکانی ئاسایشی ئابووری هەر هەمووان بەیەکە وەکو یەکتیم لە ناو بازارداین بۆ ئەوەی هەم کۆنتترۆلی نرخ بکرێت نێڵی نرخی بەرنرخ بە شێوەیە بەرز بێتەوە کە زیان بە گیرفانی هاوڵاتی بگەێنێ لە هەمان کاتیشا پاک و خاوێنی و کوالیتی کاڵاکان و ماوە بەسەرچوونی ئەو سەرپێچیانەی کە کرابوون ئەگەر بینە سەر ئەو سەرپێچیانەی کە کرابوون جەنابەت ئاماژەت کرد کە لە 3000 سەردان 200 با بڵێن لەو شوێنانە سەرپێچیان کرد بوو جۆری سەرپێچەکان چی بوو نرخ زیاد کرابوو یاخود جۆر و کوالێتەکەی باش نەبوو یاخود پاک و خاوێنی ڕانەگیرا بێگومان لە هەر سێکی تێدایە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێستا باسیکەین باسی نرخەکانیشە چەندێک لە ئەو 200 زیادبوونی نرخ بوو و چۆن مامەڵایان لەگەڵاکرێت چۆن سزادرێت بەڵێ وڵی هێرۆکو باس کرد جەنابیشە سەرپێچەکان جۆرا و جۆرن هەندێکیان نرخیان هەڵنەواسی بوو هەندێکیان نرخیان زیاد کرد بوو هەندێکیان کوالیتی کاڵاکەیان باش نەبوو هەندێکیان ئەکسپایر بوو و کاڵایی کە فرۆشت بووی هەندێکیان شوێنی هەڵگرتنی کاڵاکەی تەندروست نەبوو ئەمانە هەموو ئەو سەرپێچیانن کە ئێمە تۆمارمان کردووەوە بە پێی پێویستیش سزا دراون ئەوەی کە لە پێشتر گەر ئاگادار کرابێت و بەردەوام و بێ لەسەر سەرپێچیەکەی بەڵام گرنگترینشت بەلای ئێمەوە نرخەکان بوو ئێمە هەستمان کرد کە لە هەندێک کاڵان نرخەکانی بەرز بۆتەوە بۆیە لیژنەکانمان ڕاستپات لە کاتی سەردانیان بۆ مارکێتەکان سەیری مەنەفێستی ئەو کاڵایە بکەن کە نرخەکەی بەرز بۆتەوە ئەگەر ئەو کاڵایهی 5-6 مانگ پێش ئێستا بێ هات بێت بە دڵنیاییەوە ڕێگە پێ نەدراو بووە کە نرخ بەرز کاتەوە چونکە ئەو بە نرخێکی تر کراوە بەڵام ئەگەر ئەو کاڵایی کە هێناوێتی نرخەکەی بەرز کردوێتەوە مەنەفێسەکەی نوێ بێت هیە مانگە بێت یان هیدە 15 ڕۆژ پێش ئێستا بێ بە دڵنیاییەوە بەهۆی بەرز و نزمی دۆلارەوە و بەهۆی ئەو بازێکی عێراق خستوێتە سەر کاڵاکان هەندێک بە شێوازێکی زۆر ناویش نرخەکان گۆڕاون بەڵام نەمان هێشتووە نرخەکان لە ستاندار دەرچێ بە شێوازێک کە هاوڵاتی تووشی زەرەر بێت باشە هاوڵاتی چۆن
ئەگەر حاڵەتێکی سەرپیچی بینی لە هەر یەک لەم جۆرە سەرپێچیانەی کە ئاماژەمان پێکرد چۆن بتوانێت لایەنە پەیوەندیدارەکان ئاگادار بکاتەوە. ئێمە لە ڕابردوو لە ئێستاشدا هەموو بەڕێوەبراتەکانی چاودێری بازرگانی هێڵی گەرمیان هەیە ڕقم تەلەفۆنیان لە پەیجەکانی وەزارەت و لە پەیجەکانی بەڕێوەبراتەکانی خۆیان و لە لای ئێمە شەوداناوە. ئێستش ئەگەر دوای ئەم چاوپێکەوتنە توانم بینێرم بۆ ئێوەش بڵاوی بکەنەوەوانێ هەر هاوڵاتی بەڕاستی ئێمە خۆتان دەزانن بەڕێوەبراتی چاودێری بازرگانی ژمارەیە کەم فەرمانبەری هەیە ڕەنگە فریای هەموو شوێنەکان نەکەوین ئێمە ئەو هاوکاریە و ئەو کۆنتترۆلی کە لە بازار کردومانە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ هاوکاری هاوڵاتیان کە لە کاتی پێویستدا کە دەچنە مارکێت و مۆڵەکان کە دەزانن کاڵایەک نرخەکەی زۆر زیاد لە پێویست بەرز بۆتەوە یا کاڵاکە ماوە بەسەر چووە یان کوالیتەکەی باش نییە پەیوەندی بە چاودێرەکانی بازرگانی دەکەن لیژنەکانمان دەکەن بە دڵنیایی و بە زووترین کار دەگەنە سەر ئەو شوێنە و ئیجراعاتی پێویستیشیان لەگەڵا کردووە و بەدەیان سەرۆکوتم سەرپێچیان تۆمار کردووە و بە بڕی 20 ملیۆن دینار لە ماوەی ئەم مانگەدا مانگی ڕەمەزان 20 ملیۆن دینار غرامیان کردووە زیاتر لە 77 تەن ماوە بەسەر چوش دەستی بەسەر گیراوە یەک شتیش حەزەکەم بیڵێم ئەگەر ئەم ژمارە بەراورد کەم بە ساڵی ڕابردوو لە هەم لە ڕووی سزاوە هەم لە ڕووی ئەکسپایرەوە هەم لە ڕووی سەرپێچیەوە ئەم ساڵ زۆر کەمترە بە ڕێژەی لە 20 بۆ 25 کەمترە ئەمەش نیشانەی هۆشیاربوونەوەی بازرگان و مارکێتەکانە لەوە ڕۆڵی چاودێری بازرگانی و لیژنەکانی ئاسایش و قایمقامیت کە ورتر زیاتر چۆنتە ناو بازارەوە دەزانن کە هەرگەر سەرپێچی بکەن سزایان بەرە ڕوبەڕووبۆ دەبێ بۆیە ئێمە سپاسیان دەکەن کە ئەم ساڵ پابەندبوونیان زیاترە لە ساڵی ڕابردوو. باشە بێگومان لە دوای ئەوەی کە چاوپێکەوتنی جەنابەت لەگەڵ ئێمە کۆتایی پێات بە خۆشحاڵە بین بۆ ئەوی کە هاوڵاتیان زیاتر ئاگادارکەینەوە دواتر ئێمە مەبەست و ئامانجمان ئەوەی کە هاوڵاتی وشیار بێت و هیچ لایەنێک نەتوانێت با بڵێن ئیستغلالی بکات بۆیە ئەو ژمارە تەلەفۆنانە لە جەنابتان وەرەگرین ئەمە جگەلەوەی کە باسی کۆگاکان بکەین دڵنیایی بدەین بە هاوڵاتیان کۆگاکانی بازرگانی ئەوەندە خۆراکی تا هەیە کە هاوڵاتیان مەترسی ئەویان نەبێت کە لە بازاڕەکانە خواردن نەمێنێت چکە ڕەنگە هەندێک کەس هەبێ ئێستا بچێت بۆ نمونە بە 3 فەردە برنج بکرێت هەر لە ماڵەوە هەڵی بگرێت ئەمە نابێتە هۆکاریەوە کە قەیران دروست ببێت. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کە ئەم ئەزمەیە بە تایبەتی دروست بوو وەکو بەڕێوەتی گشتی بازرگانی لەگەڵ تیمێکی چاودێری بازرگانی هەم لە هەولێر هەم لە سلێمانیش و بە ئامادەبوونی ژووری بازرگانی سلێمانی و لیژنەکانی ترش لێرە لە هەولێر سەردانی ژمارەی لە کۆگەکانی خۆراکمان کرد کۆگەکانی کەرتی گشتی و کەرتی تایبەتی لە کەرتی گشتی ئێمە خۆمان وەکو حکومات لە ئێستادا دوو بەشە خۆراک لە ناو کۆگەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە کە لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە دابەش بکرێت بەسەر هاوڵاتیاندا بە هەموو بەشەکانی کە دابەشەکرێ مانگانە ئەوە هیچی دڵنیاییەوە دووەمیشیان بەنسبەت کۆگاکانی کەرتی تایبەتەوە من بۆ خۆم لەگەڵ تیمەکانی چاودێری بازرگانی و میدیاکانیشمان لەگەڵا بوو سەردانی کۆگاکانمان کردووە لە هەولێر و لە سلێمانیش و لە شوێنەکانی کەش بە دڵنیاییەوە دڵنیا بووین دەبوونی ژمارەیەکی زۆر لە کاڵای جۆرا و جۆر بە ئایتمی جیا لەناو ئەو کۆگا خۆراکیاندا کە لە هەندێک شوێن ماشەڵڵا ئەوەندە زۆرە کە مەترسی ئەکسپایربوونی هەندێک لە کاڵاکان دەکرێت تەسەوڕ دەکەین کە زیاد لە پێویست هەبێت لە ناو کۆگاکاندا بۆیە هیچ مەترسیە لەسەر کە نەمانی کاڵا لە کۆگاکاندا نییە و لەو کاتانش کە ئێمە لە سەردانی کۆگاکان بووین بەدەیان کۆنتێنەر و بار هەڵگر هاتن ینی ئەمە ئەوە نییە بڵێن وەکو سەردەمی کۆرۆنا هەموو دەواازەکاندا بخرێن و ئیتر هیچ کاڵایانەیەتە کوردستانەوە بەڵکو ڕۆژانە لە ڕێگای ئیبراهیم خەلیل لە ڕێگای قەسر و ئەوانەوە و لە ڕێگای عەرعەرەوە کۆنتێنەر و بار هەڵگرەکانی خۆراک بەردەوام دێن ناو کۆگاکاندا دەگیرن بۆیە کۆگاکان بێخۆراک نابن هاوڵاتیانش دڵنیا دەکەینەوە لە مارکێتەکانیش و لە کۆگاکانیش ئەوەندە کاڵا هەیە کە پێویستی بەوە نییە کاڵای زیاتر هەڵگیرە لە ماڵە چونکە خۆتان دەزانن ماڵەکان شوێنی هەڵگرتنی کاڵایەن ڕەنگە وەکو پێویست نەبێ ماوەیەکی کەم و دوایی ئەکسپایر دەبێ و بەسەر دەچێت بەهۆی گەرمی شوێنەکەیەوە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین بەقەدەر پێویستی خۆیان کاڵا بکڕن و قەرەباڵخی لە مارکێتەکانیان نەکەن چونکە هەندێک جار هاوڵاتی خۆی دەبێتە هۆکاری بەرزبوونەوەی نرخی کاڵا کاتێک کە بە لێشاو دەچنە مارکێتەکان هەندێک ناڵێن هەمووی هەندێک لە مارکێت و مۆڵەکان دەچێن کە دەزانن کاڵاکەیان خواستی زۆر لەسرە یا دەیشارنەوە یا نرخەکە گران دەکەن بۆیە ئەگەر بێت و بە ئاسایی خەڵک پێشت بکرێ و بە پێی پێویست بکرێ ئەوانش بێت لە زیادبوونی نرخەکەی ناکەنەوە یا نایشارنەوە کەواتە کاڵا لەناو بازاردا دەمێنێ بۆیە ئێمە تکامان هەیە لە هاوڵاتیان
بە لێشا و شت نچنە ناو مارکێتەکان و بە زۆری شت نەکڕن هەم بۆی ئێکسپایر نەبێ هەم بۆیش کاڵان ناو کۆگاکان و مارکێتەکانە بمێنێ ئەو مەترسیەی کە خەڵک تەسەوریەکە نەمێنێەوە ئینشاءالله دڵنیای خەڵکەکەین کە تا نزیکەی 6 مانگ ئەگەر هیچ کاڵاژ نەیە تارێمی کوردستان ئەوەندە کاڵا لە کۆگاکانی کەرتی تایبەت و کەرتی گشتیدا هەیە کە مەترسی کەمبوونی کاڵا لە بازاردا دروست نابێت. بەڵێ بەڕێز نەوزاد شێخ کامل ئێمە سپاس دەکەین سپاس بۆ ئەوەی کە لە کۆتایی قسەکانتان من هیچ پرسیارێکم نەکرد بۆ ئەوەی کە تەواوی ئەم قسانە دڵنیایی بدا بە هاوڵاتیان و ببێتە هۆکاری ئەوەی کە ژیانێکی ئاسوودە بژین لە ترس و دڵڕاوکێ بە دووربن سپاس بۆ تەواوی ڕێنمایەکان کە ئاماژەت پێدا دەستخۆشیت لێکەین و سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24.